لە کاتژمێر 12 شەوە لێرەم ئەوە کاتژمێر 3:04 علەساس سبەی سەعات 8 بەڕێمان بکەن بمانکەنە ژوورەوە. لە نیوە شەوەوە سەدان ئۆتۆمبیل لە کۆمپانیای مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیل لە گەڕەکی 32 پارک نۆریان گرتووە بۆ ئەوەی پشکنین بۆ ئۆتۆمبیلەکانیان بکەن. ئێرە گەڕەکی 32 پارکە لە پشتی منەوە سەدان ئۆتۆمبیل بە هەمان شێوە لە لای ڕاستم و لە لای چەپیشم تاوەکو خەدەمی شەقامی 120 مەتری ئۆتۆمبیلی لێو بۆی پشکنین بۆ مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیلەکانیان بکەن. جا لێرە لەناو کۆمەڵێک ئۆتۆمبیل سێرم کرد بەڕاستی بەشێکیان خەوتون بەشێکیان لە ڕێگای دوورهاتون. یەکێک لەو کەسانە لێرەیە دەمێت قسەی لەگەڵ بکەم بزانم لە کوێوە هاتووە بۆچی لە ئێستا هاتووە. قوربان سڵاوت لێ بێ. ئێستا پێم بڵێت جەنابەت لە کێوە لێرەی و سیارەکەشت دەتەوێت چی بۆ ئەنجام دەی کە هاتووی بۆ ئێرە؟ دەستان خۆش بێ خراپتانەکەم بەم کاتە درەنگەیە لە خەمخۆری خەڵک و هاوڵاتیانن. وەڵام لە کەرکووکەوە هاتووم لە کاتژمێر 12 شەوە لێرەم ئەوە کاتژمێر 3:04 علەساس سبەی سەعات 8 بەڕێمان بکەن بمانکەنە ژوورەوە. وتیان قەڵەباڵغێکی زۆرەوە ئەبێ زوو لێرە بن ئەگەنا بەڕێ ناکرێن و ئێستا حکوومەتی عێراقش بڕارێکی دەرکردووە کە هەر چ ڕقەمێک ئەرکا سیارەیەک لە هەرێمەوە داخل ببێت لە عێراق ناسڕێتەوە. ئێمەش تووشی غرامەیە زۆرە بین داوای $1000 بۆیە زوو دەست خۆمانشانوی شەکەمان. باشە ئۆتۆمبیلان لێرەن زۆربیان خەڵکی کەرکووک و ناوچەکانی با بڵین خوارون یاخود خەڵکی ئاسایشی تێدایە؟ هەموو خەڵکێکی تێدایە لە سلێمانێری لە کەرکووکەڵی لە خەڵکی هەولێر ئێرەی تێدایە هەموو خەڵکێکی تێدایە. خەڵکەکان هەولێرش یعنی ئەو چونکە قەڵەباڵغی ئەوانش ئەم کاتانە دێن ئێستا لێران کۆمەڵی خەڵکی هەولێرشی تەیە هەر خەڵکی ئەم شارن هاوڵاتی خەڵکەتون. باشە بم جوشەوە چۆن پارشێو دەکەن یان چی دەخۆن لێرە تاوەکو بەیانی دەمێننەوە؟ وەڵام من ئێستانێ پسکیت و عەسی ڕشتی وام هێناوە لەگەڵ خۆم کاتی پێش بەربانک کاتەوەی کە پارشێوکەم شتێکە خۆم تاو بانیشەڵا بە ڕۆژێ بین و تێلەگە بەیان لێرە عەزیەتمان نەدەن و قەشقەڵمان پێنێنن. باشە داواکاری چییە بۆ کۆمپانیای مەرجی توندوتۆڵی ئۆتۆمبیل؟ وڵای داواکارەکەمان ئەوەیە بەس تۆزێ ئەم سڕەیە یعنی بە مەزبوطی بە جوانی بە پڕپختەی بەڕێوەبەرن ئاها هاوڵاتیان ئیلاک نەکەن و قەڵەباڵغی دروست نەبێت چکە ئێستا زووە کەمێکیکە جادی 120 هەمووی قەپاتە بێ. زۆر باشە دەست خۆش بێت سپاس دەکەم. ئەمە قسەی یەکێک لەو شۆفێرانەیەکەوە خۆی باسی کرد لە کەرکووکەوە هاتووە لە کاتژمێر 12 شەوە لێرە نۆرەی گرتووە بۆ ئەوی پشکنین بۆ ئۆتۆمبیلەکەی ئەنجامداوە خۆی باسیشی کرد ئەوان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کێشێک هاتووەتە ئاراوەکە لە هەر ئۆتۆمبیلێکی کاتی لە پارێزەکانی هەرێمی کوردستان بێت لە پارێزەکانی خواروی عێراق دەبێت لە ڕێگای گومرگیەوە داخل بێت بۆیە ئەوان ناچارن بە ڕۆژێک یاخود بە 2 ڕۆژ ئۆتۆمبیلەکانیان تابلۆ بکەن اینجا بگەڕێنەوە بۆ پارێزگاکانی خوان. ئیدی بەو جۆرەش هاوڵاتێکی زۆر لێرێ من قسەم لەگەڵ ئۆتۆمبیلێکی کەش کرد ئەوانش لە ئاکرێەوە هاتوونیەکێکی دیکە لە هەر خەڵکی هەولێرە بەڵامەوەی هەیە لێرە قەرەباڵغێکی زۆریە ئیدی لە ئێستا نزیکی کاتژمێر 3:30 بەڵام پاشکەمێکی دیکە سەرەکە دەڕواتن تاوەکو دەگاتە نزیک خەدەمی شەقامی 120 مەتری و قەرەباڵغێکی زۆر لە پشکنین ئۆتۆمبیل دروست بووە.